سڵاوتان لێبێت هیوادارم زۆر باش بن. ئەمڕۆ حەزم کرد لە تەنیشتی سەوزە و میوەوە بەرنامەکە دەست پێ بکەم. هەرچی بوارێکی پزیشکی هەیە بیدوێنە. پێت دەڵێ سەوزە بەگشتی گەڵا سەوزەکان بە تایبەتی، میوە بەگشتی میوە ترشەکان بە تایبەتی سوودی زۆریان هەیە بۆ تەندروستی ئێمە. لەبەرەوە ئەمڕۆ حەزم کرد لە لای سەوزەگیان و میوەگیان دەست بە بەرنامەکە بکەم. ئەمڕۆ بەرنامەکەمان لەسەر یەکێک لە گرنگترین ئەندامەکانی جەستەیە، ئەویش گورچیلەکانمانە. گورچیلە پرسیارێکم هەیە. دەزانی گورچیلەکانمان لە کوێی جەستەمانن؟ دەزانی یان نازانی؟ دەزانی یان نازانی؟ دەزانی گورچیلەکانمان لە کوێی جەستەمانن؟ ئافرین! دەیزانی. گورچیلەکانمان لە ناو سکمان لە هەردوو لە بەشی خوارەوە دانیشتوون. ئەمە گورچیلەکانمانن. ئەمە گورچیلەکەمانە، ئەمانەش یەکەی بچووکی گورچیلەکانمانن. بۆ ئەوەی گورچیلەکانمان بە شێوەیەکی تەندروست بهێڵینەوە کە کاریگەری ڕاستەخۆیان لەسەر جەستە و تەندروستی ئێمە هەیە، ئەمڕۆ ئەم بەرنامەیەمان تەرخان کردووە و ئێوەش لە سەرەتاوە تا کۆتایی بینەرمان بن. میوانی یەکەمم باگ دەکەم، ئەویش دکتۆر سالی فازڵە کە پسپۆڕی وردی نەخۆشیەکانی گورچیلەیە و لە ستۆدیۆ لەگەڵمدایە. دکتۆرە بفەرموو چۆنی؟ سلامت سپاس. ئەحواڵت؟ ممنونم. خێر بیت. زۆر سپاس. بفەرموو ئەوێ دەنگ و باست؟ زۆر سپاس. ممنون. ئێوە باشە؟ سلامەتم یا ڕەبی. ممنون. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. کەم وایە خانمان بچنە بواری پسپۆڕی گورچیلە؟ بالفعل وایە، ڕاستە. چۆن ئەو بوارت هەڵبژارد؟ وەڵا حەزم لێ بوو، یعنی لە ئەو بەشە، یعنی زۆر حەزم کرد شتێکە، یعنی وەکو جەنابەت فەرموویت ئافرەت زۆر ناچنە ئەو بەشە. ئافرەت عادەتەن بەشی ئاسانتر هەڵدەبژێرن. ئەمن حەزم کرد وەکو تەحەدایەک بوو بینی خۆم و بینی نەفسم، حەزم کرد ئەو بەشە هەڵبژێرم و ئینشاءڵڵا یعنی سەرکەوتوو دەبین. دەست خۆش سەرکەوتووی. خانمانی پسپۆڕ لەو بوارە زۆرن؟ کەمن خۆی، بەڵام ژمارەیان چەندە؟ وەڵاهی بەخۆی وەکو بۆردی عەرەبی ئەمن یەکەم هەڵگری بۆردی عەرەبی، مابڕوانامەی بۆردی عەرەبی لە با بڵێن گورچیلە، نەخۆشیەکانی گورچیلە لە هەموو با بڵێن کوردستان و لە مووسڵ و کەرکووک نییە. یعنی با بڵێن لە شیمال هیچ نییە، لە کوردستان نییە. ئەمن یەکەم هەڵگری بڕوانامەی عەرەبی بۆردی عەرەبی. بۆردی کوردی وا بزانم لە سلەیمانی هەیە، دوو سێ خانمی دکتۆر هەیە برادەری خۆمن، لە دوهۆک یەکێک هەیە. باش. یعنی ژمارەتان 4-5 کەسێک دەبێت؟ بالضبط، هەر ئەوەندە. لە کوردستان؟ لە کوردستان. باش. بۆمان باسکە گورچیلە چییە؟ لە کوێی جەستەمانە؟ چیمان بۆ دەکات؟ گورچیلە ڕاستی بەخۆی ناسراوە بە سیستەمی فیلتەر، سیستەمی سەرەکی فیلتەری جەستەمان. دوو گورچیلە هەیە لە دوو لای بڕبڕی پشتە، یعنی لە پشتەوەی جەستەیە، لە لای پشتەوەی زگا، لە دوو لای بڕبڕی پشت، لە ژێر پەراسوەکانە ڕێک ژێر پەراسوی 11 و 12 بەوەی بپارێزرێتەوە لە زەربە و لێدان. شوێنیان لێرەیە. عادەتەن گورچیلەی ڕاست هەندێک خوارەوەترە و بچووکترە لە گورچیلەی چەپ، لەبەرەوەی شاردراوەتەوە لە ژێر جەرگە کە ژێرگیش گەورەترین ئەندامە لە دەستەمان. عادەتەن گورچیلە کێشی هەر گورچیلەیەک تقریباً بینی 150 غرام لە بۆ 260. هەردووچیان تقریباً دەکاتە 500 400 500 کە دەکاتە 0.5 لە 0.5 لە کێشی ئامی مرۆڤەکەت. بەڵام لەگەڵ ئەوەی کە ئەو کێشەی ئەوەندە بچووکە، بەڵام 125 خوێنی دڵ لە بۆ گورچیلە دەڕوا، لەبەرەوەی ئەندامێکی زۆر چالاکە و کارەکانی گەلێک زۆرن، ئەندامێکی زۆر ماندووە، پێویستی بە خوێنی زۆرە. لەگەڵ ئەوەی کە سەدا نیوی قەبارەی کێشی جەستەیە، بالضبط، بەڵام 125 خوێنی دڵ بۆ گورچیلە دەڕوا. چارەکی خوێنی جەستەمان لە بۆ گورچیلەیە. باشە. چی دەکا ئەکە ئەو خوێنە بۆی دەڕوا؟ چی دەکات؟ ئەرکی سەرەکی ئەوەیە سیستەمێکی فیلتەرەوە کووتم، یعنی ئیشی ئەوەیە کە
فلتەرکردن و لابردنی پاشماوەی خۆراک و پاشماوەی دەرمان و مادە ژەهراویەکان ئەوانە لا دەباتەوە لە خێن و خێنی خاوێن دەگەڕێنێتەوە لە بۆ جستە. ئەو پرۆسەیە ڕۆژانە تقریباً 50 جار دووبارە دەکرێتەوە. هەر نیو سەعات جارێ هەموو خێنت خاوێن دەکرێتەوە لە ڕێی گورتیلا و دەگەڕێتەوە خێنێکی خاوێن لە بۆ جستت بۆ ئەوەی سوودی لێ ببینیەوە. ئەوەیە هەر نیو کاژێر جارێک ئەمە دووبارە دەبێتەوە ئۆکەی نزیکی 50 جار ئەمە دەکات. ئەمە ئەوەیە کە بۆ نەخۆشانمان دەکرێت لە بەشی شوشتنی گورچیلە یان ئەمە جیاوازە ئەم فلترێشنە. ئەم فلترێشنە ئەمە محاولە دەکەین ژیانی نەخۆشەکە بپارێزین بەڵام طبعاً محاڵە بگاتە ئەو بەڵام هەمان پرۆسەیە بە نزیکەیی بە نزیکەی دەتوانی بڵێ بەس هەمان پرۆسە نییە 100%. بەڵام گورچیلە خۆی دکتۆرە بۆیە بە وریاییەوە ناوێ بڵێ هەمان شتە لەبەرەوەی گورچیلە زۆر باشترە، زۆر خێراترە، زۆر دووبارەترە، زۆر کواڵیتی ترە بێگومان. گورچیلە خۆی لە مای 24 کاژێدا 50 جار ئەم پرۆسەیەمان بۆ دەکا 50 جار خوێنمان لەو مادانە پاک دەکاتەوە کە زیان بەخشێن. باش ورتر بۆمان باسکە کە گورچیلە خۆی لە چی پێکاتوە بەس دەبێت ئاوا بۆم باسکەی بۆ ئەوی بینەرانیش بە باشی بتبینن بەسەرچە. ئێستا ئەمە گورچیلەیە ئەمە بەعام ئەوە با بڵێن وەکو مەقتەعێکە لە گورچیلە. ئێستا ئەمانە ئێرە گەورەکراوەکەیتی ئەمە با بڵێن یەکەی گورچیلەیە ئەمە فلتەری بچووکە. لە ناو گورچیلە لەم فلتەرە لە هەر گورچیلە بینی 1 بۆ 2 ملیۆن لەوانە هەیە. یەک دقیقە ئەمە لە هەر گورچیلێ ئەمە گورچیلەکەمانە گورچیلەمانە لە 1 بۆ 2 ملیۆن فلتەر پێکاتوە هەر گورچیلێ هەر گورچیلێ یعنی لەو قەبارە بچووکە لەو کێشە بچووکە ئەو هەموو فلتەرەی تێدایە. بەڵێ 1 بۆ 2 ملیۆن. ئەمە گورچیلەکانمانە ئەمە گورچیلەیەکمانە هەر ئاواشە لێرەیە ئەمە گورچیلەکەمانە. ئەم گورچیلەیە فلتەر دەکا یەکەی فلتەرکردن پێ دەوترێت پاڵاوتن نفرۆنە پێی دەڵێن نیفرۆن ئەمەیە. چەند دانەمان هەیە لە هەر گورچیلەک نێوانی 1 بۆ 2 ملیۆن. هەر گورچیلەیەک 1 بۆ 2 ملیۆن نیفرۆنی تێدایە کە کاری پاڵاوتنمان بۆ دەکات. چۆن ئاوا بە جوانی دروستکراون ئەی ئەمە چیە؟ ئەمە ئەوەیە ئەوە گەورەکراوی ئەمەیە کە پێی دەڵێن بۆمان کەپسولی بۆمان ئەوەیە ئەوە فلتەرکردن لەم بەشە دەکرێت. ئۆکەی فلتەرکردن لێرە مەسەرەن هەر نیفرۆنێک چەند بۆمانی هەیە؟ هەر نیفرۆن و یەکێکی هەیە. باش زۆر جوانە. ئێستا ئەمە گورچیلەمانە گورچیلەکەمان زۆر باشە بە کێشێکی کەمەوە بە قەبارەیەکی بچووکەوە کارێکی گەورەوان بۆ دەکات 125 خوێنی جەستە خوێنی دڵ بۆ گورچیلە دەڕوا ئەو دەی پاڵەوێت بە جوانی دوایی مادە زیان بەخشەکان فرە دەداتە دەرەوە خوێنە پاکەکەش دەگەڕێنێتەوە. ئەمە بەچی دەکات بە نیفرۆن دەکات. نیفرۆنی بچووکترین یەکەی گورچیلەیە کە کاری پاڵاوتنە لە نێو نیفرۆندا بەشێکی زۆر بچووکمان هەیە ئەوە تا کە کەپسولی بۆمانی پێ دەڵێن ئەمەیە ئەم بۆمانە کارە گەورەکەمان بۆ دەکات واتە ئەم بۆمانەیە کەپسولی بۆمان کەوا دەکا گورچیلەکەمان کاری خۆی بکات وەڵای دەستخۆش. گورچیلە چۆن ئەم گورچیلەیەمان بپارێزین تا هەتایە. دکتۆرە من کێشێکم هەیە لەگەڵ هەندێک لە بیرکردنەوەی هەندێک لە گەنجان. ئێستا گەنجە تەمەنی 25 35 45 50 دەڵێ بە دڵی خۆم دەخۆمەوە ئەو شتانە دەکەم لەبەرەوەی هیچ عیبم نییە. ئایا ئەم هیچ عیبم نییە ئەگەر نەیپارێزێت بەردەوام دەبێت هەتایە؟ نەخێر وهانیە چکە باشە خاڵێکی زۆر گرنگ دەمەوێت ڕوونکەمەوە لە سەرەتایەوە نەخۆشی درێژخایەنی گورچیلە یان لە کارکەوتنی گورچیلە سستبوونی گورچیلە هیچ نیشانەی نییە. باشە یعنی ئەگەر لەوانەیە ئەو کەسەی کە ئەو قسانە دەڵێت لەوانەیە خۆی ئەسڵەن ڕێژەیەکی زۆری لە گورچیلەی خۆی لە دەست داوە بەس هەستی پێ ناکات هەستی پێ ناکات چونکە هیچ نیشانەیەکی نییە هیچ یعنی کەینێ نیشانەکان دەست پێ دەکەن کەی 115 گورچیلەت ئەمێنێ ئیشەکات یعنی 185 لە دەست دابێت اینجا هەستی پێ دەکات اینجا هەستی پێ دەکات بالضبط ئەو کاتە کا لە کار ترازاوە بالضبط
هەر ئەو هەیە بەس ئەمە بۆ گەنجیش ڕاستە بۆ هەموو کەسێک خۆی نیش سسبوونی گورچیلە بیدایەتی لە قۆناغەکانی بیدایەت هیچ نەوعا نیشانەی نییە. ینی هەمان ئەو مەترسەی لەسەر کەسێکی گەورەی لەسەر کەسێکی گەنجیشە لەم لایەنە. بەس ئەوش دەمێنێتن ئەو کەسە ینی ئەگەر گەنجە ئەکید هۆکاری هەیە بۆ ئەوەی مەسەرەن هۆکاری مەترسی هەیە بۆ ئەوەی تووشی بە گورچیلە بێت. هۆکاری مەترسی چییە؟ مەسەرەن ئەگەر بخۆی کەسێکە گەنجە بەڵام نەخۆشی سوکەری هەیە. نەخۆشی شەکرەی هەیە یان مەسەرەن نەخۆشی بەردی هەیە یان نەخۆشی هەوکردنی گورچیلە هەیە بە تایبەتی هەوکردنی ئەم بەشە باشە یانش بە تایبەت هەوکردنی بۆ ڕێەکانی گورچیلە یان مەسەرەن تووشی ئلتیهاباتی زۆری هەیە بەکتریا و ڤایرۆساتی ناو گورچیلە یاخود مەسەرەن ئەگەر لە پێشینی خێزانەکەی لە کەسوکاری نەخۆشی گورچیلە هەیە مەسەرەن یەکێک لەوانە کیسەکانی گورچیلە ئەوانە هەموو وا دەکات زووتر گورچیلە لە دەستدەی بێتگە لە تەمەن ئەوە تەمەن یەک فاکتەرێکە یعنی ئەتوو ساڵانە پاش با بڵێن 35 ساڵ دەست پێ دەکەی لە ڕێژەی گورچیلە دەڕوا لە کارەکانی گورچیلە دەست دەدەی تقریبان 1.1 ساڵی لێ دەڕوا لە سەدی لە سەدی بەس ئەگەر ئەتوو بیپارێزی وا دەکەی ئەتوو هەتا بتوانی لەگەر ئەوە بڕۆ ئەم لە دەستدانە دواخەی بالضبط بەس ناڵێم ئەو کەسانەی کە با بڵێن هۆکاری مەترسیان هەیە دەبێت زیاتر ئاگیان لە خۆیان بێ دەبێت بزانین باش ئێستا کەسێک وای دانێ هۆکاری مەترسی نییە گەنجێکە هەست بە هیچ نیشانەیەک ناکات و پشکی نیشی کردو و گورچیلەکانی باشن بەڵام هۆکار هەیە کە خۆی بەدەستی خۆی وا لە خۆی بکات کە گورچیلەکانی دەست بدات بە خواردن و خواردنەوە بۆ نمونە بێگومان هۆکار گەلێک زۆرە هۆکار زۆرە یعنی ستایلی ژیانی ناتەندروست یعنی بەعام ئەگەر خۆراکت زیاتر پێکاتووە لە خۆراکە پرۆسس کراوەکان زیاتر مەسەلەن خواردنی ناتەندروست هەموو ئەو فاست فودانەیە مەسەن خواردنی دەوڵەمەند بە چەورایەتی خۆی زیادی تێدا بێ شەکری زیادی تێدا بێ مەسەرەن ئەو خواردنەوە گازیەکان خواردنەوە مەسەلەن وزە بەخشەکان ئەوانە مەسەلەن دەبنە هۆکاری مەسەلەن خێراکردنی لە دەستدانی گورچیلە لەگەڵەوەش طبعاً جگەرە کێشان نێرگیلا ڤیپ ئەو شتانە ئەلکۆحۆل ئەوانە هەمووی دەبنە هۆکاری زیان بۆ گورچیلە باش ئێمە لە بەرنمەکانی دیکە لەسەر هەموو بوارەکانی دیکە بۆن لەسەر دڵ قسەمان کردووە لەسەر هەر بوارێکی تەندروستی قسەمان کردووە هەموو ئەمانەی کە باسکردن بۆ دڵ خراپە بۆ گورچیلەش خراپە بێگومان باش پێم خۆشە بینە سەر یەکێک لەمانە بە وردی یەکێک لەو شتانی کە زۆر بڵاوە لە نێو کۆمەڵگەی کوردی خواردنەوە و زەبەخشەکانە گەنجان دەیخۆنەوە منداڵانیش ئێستا دەستیان دەکەوێت بە ئاسانی دەیخۆنەوە بە پۆزیشەوە دەیخۆنەوە بەدەستیانەوە گرتوێ و دەڕۆن لە جادە و دەیخۆنەوە ئەمە زیانی چییە بۆ گورچیلە؟ ڕاستی بە ئەم خۆیان زیانیان هەیە لە بۆ هەموو سیستەمەکانی جستە نەک تەنها لە بۆ گورچیلە بەڵام یەکێک لەو سیستەمانە کە ئەمڕۆ باسی دەکەین گورچیلە بۆیە منیش فۆکەسەکەم ئێستا لەسەر گورچیلە دەبێت زیانیان بۆ گورچیلە یەکەم شت حتا تێبگەین ئەگەر حەز دەکەی دابنیشی دەتوانین لەوێ دابنیشی فەرموو خواردنەوە و زەبەخشەکان زیانی زۆریان هەیە لە زۆر لایەنەوە زیانمان پێدەگەێنن بەڵام یەکێک لەو بوارانەی کە زۆر زیانمان پێدەگەێنن گورچیلەیە دکتۆرەش ئەومان بۆ باز دەکات زیانیان لە بۆ گورچیلە چییە؟ یەکەم شت دەبێت بزانین پێکهاتەکانی ئەو خواردنەوانە چییە؟ عادەتەن پێکهاتەکانیان مادەی زۆر هاندەری زۆری تێدا هەیە یەکێکیان کافینە بە ڕێژەیەکی زۆر بەرز ئاستی کافین لەناو ئەو خواردنەوانە زۆر بەرزە ئاستی شەکر لە ناویان زۆر بەرزە ئاستی جاروایە سۆدیۆمیان لە ناو زۆر بەرزە مادەیەک هەیە پێی دەڕێن تۆرین ئەویش وەکو ترشی ئەمینیە ئەویش لە ناویان زۆر بەرزە ئەو هەموو مادانە زۆر زیان بەخشن لە بۆ گورچیلە مەسەلەن کافین لە بۆ نمونە کافین وا دەکاتن جەستە توشک بێت چکە میزهێنەرە باشە دڵت خێرا لێ دەدات ئەوش وا دەکات دڵت خێرا لێ بداتن فشاری خوێن بەرز دەکاتەوە ئەوانە هەمووی وا دەکەن طبعاً بەنەتیجەوە زیان بگەێنن بۆ گورچیلە وا دەکاتن قەلب توشک بێ لەوانەیە تووشی بەردی گورچیلە بیت بەرزبوونی فشاری خوێن ئاینەن زیانی هەیە لە بۆ گورچیلە دەوڵەمەندن لە شەکرش ئاینەن زیانی هەیە لە بۆ گورچیلە لە بۆ خودی گورچیلە لە بۆ خوێنبەرەکانی گورچیلە سۆدیۆمش هەروها وەکو خۆش ئاینەن زیانی هەیە لە بۆ خودی گورچیلە و لە بۆ دەمارەکان و لە بۆ بەرزبوونی فشاری خوێن ئەمانە چۆن وا ئێستا ئۆکەی هەموو ئەوانەی کە ئێستا باس کرد زیانەکانی خواردنەوە و زەبەخشەکان وا دەکەن کاریگەری لەسەر گورچیلە دروستکە
وا دەکەن بڵێ ئەگەر زۆر بیان خۆی مەسەلەن ڕۆژانە بخۆی بەژەمێکی زۆر بخۆی ماوەیەکی زۆر بیخۆی کاریگەریان کەسێک هەموو ڕۆژە دەیخواتەوە خواردنەوە زەبەخشەکان ئەم کاریگەریان دروست دەکات ئەکید بێگومان باشە چی لە گورچیلەمان دەکات چی لە گورچیلەمان دەکات وەکو باسم کرد چی لە وا دەکاتن ینی دەرکەوت کە ئەوانەی خواردنەوەی وزەبەخش دەخۆن لە بۆ ماوەیەکی زۆر درێژ ئەگەری توشبوونیان بە سستبوونی گورچیلە و لە دەستدانی گورچیلە خێراترە بەڵام دکتۆر سالی ئێستا بینەرێکمان هەیە بە دیارمانەوە دانیشتووە یان بە دیار مۆبایلەکەەوە لە سوشال میدیا سەریمان دەکات دەڵێ واللهی من هەموو ڕۆژێ فلان شتە دەخۆمەوە خواردنەوەی وزەبەخش عیبیشم نییە عیبشم نییە دەگەڕێمەوە سەر قسەکەی خۆم کە دەڵێ عیبم نییە ئەوە یەکەم شت بەخۆی ئەو خواردنەوە وزەبەخشانە ڕاستە زیانیان هەیە لە بۆ هەموو کەسێکی بەس ئەو با بڵێن ڕادەی زیانەکە فەرق دەکا لە من لە تووتکە میتابۆلیزمی ئەو بەرهەمانە لە قەلبمان فەرق دەکا میتابۆلیزمی من لە ئیتو فەرق دەکا لەوەی کە فەرق دەکا ئەوەش طبعاً دەمینێتەوە لەسەر کێشی نەفەرەکە ڕەگزی تەمەنی با بڵێن دۆخی تەندروستی بە عام ئەوانە هەموو ڕۆڵ دەبینن کو جسمت ینی ئەو کافینە دەردێنێ مەسەرەن گورچیلە چۆن ئەو کافینە دەردەکاتن فڕی دەدات باشە دەکرێت هەر ئەو کەسەی کە ئێستا گوتی من یەک عیبم نییە و بەردەوامیش دەبم و حەقتان بەسەرمەوە چیە هەر ئەو کەسە دەکرێت ئێستا بەشێکی گورچیلی لە دەستدا بێ تووشی سستبوونی بەشێکی گورچیلەی بووێ و ئاگای لێ نەبێت واللهی وەکو وتم لەوانەیە من نامەوێت کەس دەبەرەوەی تۆ دەڵێی تا 1995 لە دەست نەدا هەر هەستی پێ ناکە بالضبط وایە ئەو دە من ینی ڕێنمایەکم هەیە ئەو کەسانەی کە هیوایەتیان ئەو نەوع خواردنەوەوانە بخۆنەوە هەندێک بە حەزەر و بە وریایی بیخۆنەوە ناوە ینی خراپ نییە ئەگەر مەسەلەن پشکنینی فەرمانەکانی گورچیلە بکەن ئاگیان لە گورچیلای خۆیان ببێت ئەو با بڵێن ئەو خواردنەوانە دەخۆی لەگەڵ دەڵێ دکتۆرە فەحسی میزم کرد عیبم نەبوو لە فەحسی میز دەردەکەوێت نەخێر فەحسی میز نییە گورچیلە بەو سادەیە تو ناتوانانی حکم بکەی لەسەر فەرمانەکانی گورچیلە کارکردنی گورچیلە حتا سەتا چەند لە گورچیلت ئیش دەکات بەس بە تەنها بە فەحسی میز على ئەقل فەحسی یوریا و کریاتینین بکەی ئەوە یەک زەختی خوێنێت ئەوەی نیشانەیەکی ترا ئەوە یان شرت نییە بەس فەحسی میز ئەوە بڵێن وڵا فەحسی میزم کرد نۆرمال بوو معنای من گورچیلەم عیبی نییە باش ڕێژێکی دیاریکراو هەیە بڵێ قەیناکە دەتوانێت بۆ هەفتەی جارێک مانگی جارێک خواردنێکی وزبەخش بخواتەوە یا دەڵی نا نەیخواتەوە باشترە ئەوانەی نەخۆشی گورچیلەیان هەیە نەیخۆن باشترە ئەوە هیچ ئەوەی نەخۆشی گورچیلەی هەیە ئەوەی نەخۆشی بەرزبوونی فشاری خوێنی هەیە ئەوەی نەخۆشی شەکرەی هەیە ئەوانە نەیخۆنەوە زۆر باشترە ئەوانەی مەسەلەن بەردیان هەیە ئەوەی نەخۆشی درێژخایەنی هەیە کە پەیوەندی بە گورچیلە هەیە نەیخواتەوە زۆر باشترە نەفەری تەندروستیش هەوڵ بدا یعنی بەڕێی من ئەگەر هەفتەی جارێ بیخواتن ئاسایە بەس نەک ڕۆژانە سێژەم ئەوە بیخواتن ئەوە زۆر خراپە دکتۆر سالی دەڵێ هەفتەی جارێکیش بیخۆنەوە قەیناکە بەڵام من لە تێگەشتن لەو شتانەی کە دکتۆر سالی باسی کرد دکتۆر سالی بەخشندەیە بۆیە دەڵێ هەفتەی جارێک بەڵام من وا بەخشندە نابم من دەڵێم مەیخۆرەوە هیچ لێ نایە ڕاهاتووی لەسەری ڕاستە چکە کافاینی تێدایە لەگەڵ کۆمەڵێک مادێتر کە تووشی ئیدمانی کردووی تووشی ئالوودەبوونی کردووی دەبێ بەردەوام بی لەسەری بەڵام دەتوانی وردە کەمی کەیتەوە دوای وازی لێبێنی چکە زیان بەخشە ژەهرە دڵۆپێک هەر ژەهرە و بەرمیلێکش هەر ژەهرە زۆر وایە ڕاستە سپاس دەکەم سەرچاو دکتۆر سالی میوانێک تریشمان هەیە بانگی کەین بەخێر بێتن میوانێک ترمان هەیە کە پسپۆری نەشتەرگەری گورچیلە و میزە ڕۆیە پزیشکێکی گەنجە لە سلێمانیەوە هاتووە دکتۆر بیڵێم دکتۆر ڕەوا عومەر لە ستۆدیۆ لەگەڵم دا با بفەرمێ دکتۆر گیان چۆنی ئەم کاتە باش بەخێر بیت جۆنیت ئەحواڵ باشە زۆر سپاس دەکەم دکتۆر سالی لە هەولێرەوە و هەروەها دکتۆر ڕەوا لە سلێمانیەوە دکتۆر دەتەوێت شتێک بڵێ لەسەر ئەوەی کە باسمان کرد لەسەر گورچیلە بەگشتی بەڵێ فەرموو سەرەتا مەوێ باسێکی دروستبوونی بەردی گورچیلە بکەم لە کۆ دروستەوێت باش ئێمە لەگەڵ دکتۆر ڕەوا باسی دروستبوونی بەردی گورچیلە دەکەین دەتوانی یەکسەر دەست پێ بکەیت بەڵێ برادرانی کامێرا ئازێت نەبێت زوومی بەشی ناوی گورچیلەمان بۆ بکەن تاکو ئەم بەشی ناوە ئامادەیە یەکسەر دەست پێ بکە بەشی ناوە کە پایرامیدەکانن ئێمە پێڵین هەڕەمەکان ئۆکەی لە کۆتاییانە بەشێک هەیە پێوترێ پاپیلەی لەم شوێنە کلسەکە کۆ بێتەوە بۆ یەکەم جار
و ئەبێتە هۆی لەبیرتان بێت باسی دروستبوونی بەردی گورچیلەیە بەڵێ پێشەوەی بەردەکە بچێتە ناو حوزی گورچیلەوە کە ئەم بەشی حوزی گورچیلەیە بەردەکە لە ناو کالیکسەکان نابێواتە لە ناو ژوورەکانی گورچیلا بێت و لە بەشی کۆتایی هەڕەمەکە کە پێوترێ پاپیلا لەوێ کلسێک کۆ بێتەوە و ئەگەر لەم حاڵەتە نەخۆشەکە یا چارەخوازەکە نەیتوانی بێ ئاوێکی پێویست بخواتەوە و میزەکەی خستێکی زۆر بێت وەکو دەیبینین لەو بڵا لە بڵ یەکەم خستێکی زۆرە ئەبێتە هۆی نیشتنی ئەو کریستاڵ و مادانە لەسەر بەردەکە و بەردەکە حجمی گەورەترە بێت و مشکلە بۆ نەخۆشەکە دروستەکە دوای ئەپەڕێت ئەچێتە ناو حوزی گورچیلە هەندێک جار دەچێتە بۆری حالبەوە ئەبێتە هۆی ئاوسانی گورچیلەکەەوە ئەم ئاوسانش ئەبێتە هۆی پەستانێک بۆ سەر دیواری دەروی گورچیلەکە کە ئازارێکی زۆر بە چارەخوازەکە گەێنێت دەست خۆش دکتۆر ساری تۆش بۆ نایتە ئێرە لەگەڵمان بە لەوێ بە بۆ یەگەر ویستان خۆت هەردووکتان قسەیەک بکەن بەیەکەوە لەسەری ئێوە خۆتان پسپۆری هەردوو بوارەکەن لە گورچیلە نەشتەرگەری و بوارە هەناویەکەش بەرد بەم شێوەیە دروست دەبێت دکتۆر ساری پێمان دەڵێ ئەگەر بەردێک دروست بوو لەوێ کاریگەری چی بەسەر کارکردنی گورچیلە دەبێت لە چلایەک بالضبط بەگشتی بەرد بەعام ئەگەر بەخۆی کاکتۆر دەزانێ ئەگەر حوزی گورچیلە نەگرێتن کاریگەری نابێت لەسەر کارکردنی گورچیلە ژانشی نابێ ئەگەر لە ناو با بڵێن خودی گورچیلە بێ لە ناو شانەکەی گورچیلە بێ ژانی نابێ و تەسیری لەسەر کارکردنی گورچیلەش نابێ ئەگەر ورد بێ ئەگەر مەسەلەن ڕێگای ڕۆیشتنی خوێن و میز نەگرێتن با بڵێن ڕێگای تیوبەکانمان نەگرێتن ئەوە کاریگەری نابێت باش دکتۆڕ دوای ئەوە لە دوایەوەی بەردەکە دروستە بێت کە لە ژوورەکانی گورچیلە دادەبەزێت ئەچێتە حوزی گورچیلە بۆ پێی حەجمی بەردەکەەوە پێی توێکاری نەخۆشەکە بزانیت تاکو و چ ڕادێک حوزەکەی چۆنە بۆری حالبەکەی تەسکە گەورەیە ئەتوانین بزانین کە ئەم بەردە کە گەڕایە بۆ بۆری حالب جاری وهەیە گیران دروستەکات بە تایبەتی لەسەر و 5 ملیمەوە بۆ چارەخوازەکەمان ئازارێک دروستەکات تاکو بەردەکەیتە خوارەوە و هەندێک جار لە 7 ملیمە 8 ملیمە لە سا توانین بڵین پنجای چارەخوازەکانتوان بەردەکە فڕێبن و لە سا پنجاشیان بەداخەوە ناتوانن بەردەکە فڕێبن ئازارێکی زۆریان بۆ دروستەکات و لە دوای 2 هەفتە هەندێک گۆڕانکاری لە گورچیلەکە دروست دەکات کە ئەم گۆڕانکاری مزمی پێڵێن واتە گۆڕانکاریی دایمی پێڵێن ئەتوانین بڵین لە دوای 2 هەفتە بۆ 4 هەفتە گورچیلەکە بەرەو کەسبوو نەبات باش بەرەو سسبوو نەبات باش بفەرمونەوەێ چونکە لەوێ بەردەکانیشمان داناون بزانین دکتۆر ڕەوا کۆمەڵێک بەردی بۆ هێناوین هی نەخۆشەکانی خۆی پێمان بڵێ ئەم جارێ بەو قەبارە بچووکەوە ئەو کێشە گەورەیە دروست دەکەن بەڵێ ئەم بەردانەوەکو دەیبینن ئەم بەردانە شکێنراون ئەجا دەرهێنراون کەواتە قەبارەی بەردەکە لەوە گەورەتر بووە باش ئۆکەی تۆ بۆمانی باسکە هەر یەکێکی بۆچی لە چوار ئەم جۆرە بەردە هەڵگرتوون ئەم جۆرە بەردەوە کۆی بینن ڕەنگی سپیە تا ئێوە دەیبینن سپی و زەردە دیارە لێتانەوە یا بەرزیکەینەوە ئەم جۆرە بەردە پێڵین ئێمە بەردی هەوکردن ئەم بەردە بێتە هۆی هەوکردنی بەردەوامی گورچیلەکان و هەوکردنی ڕێڕەوی میس ئەگەر چارەخوازەکە هەرچەند ئێمە دەرمان و عیلاجی بۆ بەکاربێنین ئەگەر بەردەکەی بۆ چارەسەر نەکەین بەردەوام تووشی هەوکرد نەبێتەوە بە ئێمە چارەسەری ڕئیسی چارەخوازەکەمان لابردنی بەردەکەیە بۆ چارەسەری کۆتایی لابردنی کابەردەکە بە کاملی نەک بەجێهێشتنی هەر پارچەیەک بۆ ئەم جۆرە بەردە ئۆکەی دەتەوێت لە کۆتایی هۆکارە گشتەکانم پێ بڵێ بۆچی بەردروست دەبێت یا دەتەوێت ئێستا یەک بەیەک بۆ ماسکەی هۆکارە گشتەکان نتوانین بە شێوەیەکی گشتی باسی بکەین مادەم ئۆکەی ئەمەمانزانی ئەمە چییە؟ ئەمانش بەردی کالسیۆمن هەرێکیان جۆرێک لە کالسیۆمە و زۆرترین نوعی بەردەکان لە کوردستان و لە هەموو وڵاتانیشە کالسیۆم ئۆکزەڵیتن لە سا هەفتای بەردەکان کالسیۆم ئۆکزەڵیت و جۆرەکانی کالسیۆمن یا میکست کالسیۆمن کالسیۆم لەگەڵ نوعێکتر لە کریستاڵە یەکەگرێت وەکو یوریک ئەسید یا هەر نوعێکتر بەڵام کالسیۆم زۆرترینیانە و بە زۆرترینیشان کالسیۆم ئۆکزەڵیتە باش ئەمەش ئەو اینجا ئەمەیان ئەمانە هەرسێکیان زۆری کالسیۆمەکانن بەڵام هەرێکیان لەگەڵ مادەیەک و کریستاڵێکی ترایەکیان گرتووە بە پێی جۆری نەخۆشێکی چارەخوازەکە باش
ئۆکەی ئەمانەش ببینن هەر بۆ بینین ئێستا هەرسێکیان کریستاڵن ئەمانە سێ چارەخوازی جیاوازن ئەمە باشە بە سێ شێوازی جیاواز هاتوونتە کەسی نەخۆشخانە جیاوازن وە چڕی بەردەکەشیان جیاوازە بەنسبەت چارەسەرەکەشیانەوە هەر جیاوازە بێت تەواو ئەمەش ئەو ئێستا یەک شت ئێستا دێمەوە یەک شت بە بینەرانی خۆم دەڵێم ئەویش ئەوەیە ئێمە ئەمڕۆ باسی گورچیلە دەکەین لە گورچیلە دوو شتان لەبیر بێت یەکەم ئەوەی دکتۆر سالی باسی کرد کە 85 کارکردنی گورچیلە لەدەست دەدەی ئینجا هەستی پێ دەکەی لەبەرەوە کە نیشانەت نییە مانای ئەوە نییە کە سەلامەتی و کێشت نییە جاروبار پشکنینێکی گشتی بکە ئەمە باسی سستبوونی گورچیلەیە اینجا لەگەڵ دکتۆرڕەوە باسی بەر دەکەین کە بەشێکیمان باس کرد و بەشێکی شیمایە ئەمە سستبوونە چۆن وا بکەین کە گورچیلەکانمان سست نەبن ئەمەش بەردە چۆن وا بکەین کە گورچیلەکانمان بەر دروست نەکەن کە زیان بە گورچیلەکانمان بگەێنێت هۆکارە گشتەکانم پێ بڵێ بەرد بۆ دروست دەبێت بەڵێ بەگشتی هۆکارەکان کەم خواردنەوەی ئاوە و خەست بوونەوەی ئەو میزەیە کە لە گورچیلا دروست دەبێت دەبێتە هۆی نیشانی کریستاڵەکان و بەپی نەخۆشێک بۆ نەخۆشیێکە جیاوازە بەڵام ئێمە توانین بڵێن نەخۆشی مەتابۆلیزمەکان وەکو بەرزبوونی چەوری و قەڵەوی و نەجوڵان ئەمانە هۆکارێکی زۆر گەورن لە دروستبوونی بەردی گورچیلا کاتە جوڵە نەک بۆ هەر بەردی گورچیلە بۆ هەموو لاشەی ئینسان لە هەموو جستەیە ئیسفادەی لێکات و ئەتوانین بڵێن بەشێک لە هۆکارەکانی تر هۆکاری بۆ ماوەیە کە لە بینی عیلەکانە ئاگوێزرێتەوە بۆ دوای خۆیان بە وەچەکانی خۆیان کە لە هەندێک لە عیلەکانە مادەی ئۆگزڵی زۆر ئەڕژێت لە میزە واتە لە گورچیلەکانەوە ئۆگزڵیت لیکە کات و ئەڕژێت یاخود کالیسیۆم زۆر ئەڕژێت کە ڕێژێکی دیاریکراوی هەیە بڕژێت یاخود هەندێک جۆری ترمان هەیە وەکو نەخۆشی دائالملوک ئەبێتە هۆی دروستکردنی جۆرێک لەبەر پێڵێن یوریک ئەسید واتە وەختی خۆی مەلیکەکان تووشی بوون ئەوانی کە گۆشتی زۆریان خواردو لە بەری پرۆتینێکی زیاد لە حەد زۆر چۆتە لەشیانەوە و لەگەڵ ئەوە شای یوریک ئەسید زۆر لەناو میزەکانیانە دەرچوو باش ئاو خواردنەوە زۆر گرنگە هەردووتان هاوڕان لەسەرەوە باش لەوێ کۆمەڵێک دەبێ ئاومان داناوە بچینە ئەوێ بۆی بزانین ئێمە ڕۆژانە چەند ئاو بخۆینەوە لە ماوەی 24 کاتژێردا بۆ جەستەمان بەگشتی و بۆ گورچیلەکانمان بە تایبەتی باشە فەرمونە ئەوێ ئێوەش لێ دکتۆرگان من لە بەرامبەرتان دەبم ئێستا پرسیارە گرنگەکە ئەوەیە ڕۆژانە هێندە ئاو بخۆمەوە یان هێندە یان ڕێژەیەکی دیکە هەیە کە دەبێت لە ماوەی 24 کاتژێردا بیخۆمەوە بۆ ئەوەی جەستە و بە تایبەتیش گورچیلەکانم تەندروست بن هەردووکتان وەڵامم دەنەوە فەرمووی دکتۆر بەخۆی ئامەتەن ڕقمێک هەبوو زۆر باوە لە ناو خەڵکی ئەوش لە بۆ ئاسانکاری ئەو ڕقمە هەیە دەڵێ ڕۆژانە بەلای کەمی 8 بەرداغی ئاو بخۆیتەوە ئەو ڕقمە کەونە قەدیمە ئێستا دەڵێن فەرق هەیە جیاوازی هەیە نێوانی با بڵێن پیا و ئافرەت یعنی پێویستی ئافرەت کەمێک کەمترە هین پیا و زیاترە دەڵێ ئافرەت یعنی لای ڕۆژانە بەلای کەمی 2.7 لتر ئەمە چەنە ئەمە 1.5 بەڵێ ئەمانش هەرێکی چەنە نیو بەنیو ئەوە یەک ئەوەش 1.5 ینی ئەمن دەبێت ئەوەندە بخۆم ڕۆژانە لە ناو 24 ساعت ئەوەندە ئەلە لە ئەمە بوو بە 2.5 ئێستا 2.5 باش ئەوە بۆ من بۆ ئافرەت ئەوەندە من دێمە ئەولا بۆی تۆ باشتر دیاربی لە بینەرانی ئەمە ئێوە باشتر دیار بن ئەمەمان لا برجارێ ئەمە بۆ کەسێکی ئاسایی دەبێت ڕۆژانە هێندە ئافرەت ئەمە ئافرەت یعنی تقریبا دەکاتە ئافرەتێک هیچ نەخۆشێکی نییە ئافرەتێکە هیچ نەخۆشی نییە پێیوەست بە گورچیلە بە تایبەتی هیچ مشکلەی نییە ئەوەندەی پێویستە باش
لە بۆ پیاوان 3.7 یعنی لترێ زیاتر باش. یعنی دوانی تر لەوە بێنە لە بۆ تو باش باشە 3 پوینت یان دەکات تقریبا 15 بەرداغ و نیو زۆر ڕوونە چۆن دابەشیکەین بەسەر 24 کاژێرەکە واللهی وا دەڵێن ئێستا مەسەرەن وەکو با بڵێن نووسینە نوێیەکان دەڵێت چاوەڕێ مەکە هەتاکو تێنیت بێ ئاو بخۆ هەرچەند پێت کرا مادام مەسەرەن ئاو هەیە نزیکەت بخۆوە هەر سەعات جارێ دو سەعات جارێ چاوەڕێ مەکە یعنی مەسەلەن تێنیت بێ ئەوجا ئاوەکە بخۆی باش ئەوە غەڵەتە دێمەوە لات پرسیارێکترم هەیە بەڵام دکتۆرەوە ئەگەر بۆ کەسێک کە بەردی گورچیلەی هەیە بەڵێ چەند ئاو بخواتەوە و ئەگەر کەسێک کەم ئاو بخواتەوە کەمتر لەو ڕێژەی دکتۆر سالی باسی دەکا تووشی بەردی گورچیلە دەبێت بەڵێ توانی بڵین بۆ بەردی گورچیلەوە هەوکردنی بەردەوامی گورچیلە یاخود ڕمڵی بەردەوامی گورچیلە چارەخوازەکانمان ڕێنمایی بکەین کە بەلانی کەمەوە 3 لیتر میس بکەن لە ڕۆژێکە ئەها ئەمەش چۆن ئەگەینە ئەو تارگێتە کاتی ئەگەینە ئەو تارگێتە کە ئەو چارەخوازە 3 لیترنی بۆ 4 لیتر ئاوی خوارد بێت چونکە ئێمە ئەبێت ڕەچاویەوەش بکەین کە بەشێک لە ئاوی جەستەمان بەهۆی هەناسەدانەوە ڕات و بەشێک لە ئاوی جەستەمان بەهۆی ئارەقەوە ڕات یا بەهۆی جوڵەیەکی زۆری ئەکتیڤیتی ڕۆژانەمانەوە ئەڕات ئێمە بێ ئەو بەشە ئاوەش لە کالکولیشنەکە دەربێنین تاکو بزەبت قرار بین چەندێک ئاو بخوات نەخۆشەکە ئێمە تارگێتی ڕئیسیمان ئەوەیە کە میزی نەخۆشەکە تەرکیزەکەی کەم بێت تەرکیزەکەی لە خوار ئەو تەرکیزەوە بێت کە نیشتنی کریستاڵەکان ڕۆیەت باش بۆ کەسێک کە نایەوێت تووشی دروستبوونی بربێت دەبێت زیاتر لەوەی کەمیز دەکە ئاو بخواتەوە ڕێکوایە باش ئەگەر کەسێک کەمتر لەو ڕێژەیە بخواتەوە لە گورچیلە ڕەنگە تووشی چی بێت جگە لە بەرد لە مەودایەکی دوور لە ماوەیەکی دوور و درێژ لە درێژ خایەن ماوەیەکی درێژ خایەن طبعاً یەکەم زیانی ئەوەیە توش بوون بە بەرد ئەوە یعنی بێگومان لەوانەیە هەوکردنی گورچیلە زۆر بێ لەوانەیە فشاری خوێن بەرزتر بێ ئەو خواردنەوە وا دەکاتن فشاری خوێنش کۆنتترۆل بێتن باشە ئیلتیهابات کەم دەبتەوە ینی ئیلتیهاباتش پێویستە ئاو زۆر بخۆیتەوە بەڵام لە بۆ توشببوونی با بڵێن بە سستبوونی گورچیلە نەخێش شتێکی وان نییە کە بڵێ ئاو کەم بخۆیتەوە ڕێک تووشی سستبوونی گورچیلە دەبی باشە بەڵام ناڵێم ئەو شتانە هەوکردن و بەرد باش کەسێک کە زۆر ئاو بخواتەوە باشە یا خراپە زیاد لەو حەددا نەخێر ئەوش کەسێک بۆ ڕۆژانە 6 لتر ئاو بخواتەوە ناخراپە بۆ خراپە هاوسەنجی کارەبایاتی ناوخێن تێک دەچێت سۆدیۆمت کەم دەبتەوە ئەوەش هەیە سۆدیۆم کە کەم بۆ ئەوە ینی خەتەر توێک سۆدیۆم یعنی مادەی زۆر گرنگە لە بۆ لەشمان ئەگەر تۆ ئاو زۆر بخۆی ئەو خینت تەخفیف دەبێت سۆدیۆمت کەم دەبتەوە تووشی هایپۆنەتریمیا دەبی کە هایپۆنەتریمیا یەک دنیا مشکلە توشمان دەکاتن ئێمە توانین بڵین بۆ نمونە کە گورچیلەکانمان توانای هەیە لە سەعاتێکە ماگزیمەم ئاست بەرزی خۆی ئەتوانێت 1 لیتر فلتەرکە ئەگەر تۆ بۆ نمونە 3 لیتر لە سەعاتێکە بخۆیت ئەو کاتە 2 لیتر لێ زیایە لەو سەعاتە ئەم 2 لیتر زیایە ئاوا کە چێتە ناو جەستە و لە ناو سیرکولیشن و سوڕی خوێنە بێت ئەبێت هۆی کەمبوونەوەی سۆدیۆم لە خوێنە ئەو حاڵەتی کە دکتۆرە باسی کرد هایپۆناتریمیا کە ڕێژەی سۆدیۆم زۆردا ئەبەزێت خۆی نۆرمەڵەکەی لە بینی 135 بۆ 145 بەس کە زۆردا بەزێت نەخۆشەکە هەست بە سەرگێش خواردن و بێهێزی کە ئەچێتە خوار 120ەوە احتیمالی هەیە تووشی گەشتەکەی کات باش دەچینە ئەوێ بۆ ئەوەی ئەگەر کەسێک ڕێژەیەکی ئاسایی ئاو بخواتەوە دکتۆرگیان بفەرمونە ئێرە ڕێژەیەکی ئەمە 3 جۆری ڕەنگی میزن بەڵێ چۆن بزانین ئەو کەسە خاوەنی ئەمە یان خاوەنی ئەمە یان خاوەنی ئەمە ڕۆژانە بڕێکی باشی پێویست تەندروست ئاو دەخواتەوە ئەم جۆرەی یەکەمە کۆی بینن ئەمە ئەم چارەخوازە دیارە ئاوێکی زۆری خواردێتەوە زیاد لە حەد زیاد لە پێویستی لەشی خۆی باشە بۆیە میزەکەی بەم شێوەیە بێت کە زۆر ڕوونە بێت بەڵام کەواتە ئەگەر کە سەیری میزی خۆتت کرد ڕەنگەکەی ئاوا بوو بزانە کە تۆ ئاوت زیاد لە پێویست خواردێتەوە بەڵێ ئەگەر حاڵتێکشتا سەرگێش خواردن و بێتاقەتی بۆ دروست بوو احتیمالە یەکێک لە هۆکارەکانی کەمبوونی سۆدیۆم بێت لە خوێنە بەهۆی ئەو حاڵەتەوە باش ئەمەیان کەسێکی تەبیعیە نەزۆر نەکەم نەی خواردێتەوە و بەشی پێویستی لەشی خۆی خواردێتەوە وەکو ڕۆژانەی ئاسایی خۆی ئەمەیانە ئەمە ڕەنگی ئاسایی میزە
بۆ کەسێک کە ڕێژەی پێویستی ئاوی خواردوێتەوە نەزیادە و نەکەم ڕێک وایە. ئەی ئەمە ئەمایان وەکۆی بینن تەرکیزەکەی زۆر زۆر زیاترە کە سوپەر ساچوریتی پێڵێن یعنی فەوقەت ساچوریشنە وەکوی بینن لە بەشی خوارەوە کریستاڵەکانی نیشتون ئەها کەواتە ئێمە لە حەوزی گورچیلە و لە ناو ژوورەکانی گورچیلا ئەم نیشتنێ دروستە بێت ئەبێتە هۆی سەیری ڕەنگەکە بکەن دروستکردنی بەرد ئەگەر لێتانەوە دیار بێت بە باشی بەشی سەرەوە خۆی هەمووی خەستە و ڕەنگی تۆخە بەڵام بەشی خوارەوەی سیرکەن تۆخترە و خەسترە ئەمەیان دوایی ئەبێتە هۆی دروستکردنی بەرد بۆچی چونکە ئەم کریستاڵانە ئەنیشن بەسەر یەکە و دوو جۆر نیشتنیشمان هەیە دوو نوعی جیاواز لە کریستاڵ جاریوایەکە گرن جاریوا هەیە هەموو کریستاڵەکان لە یەک جۆرن و لە دوای ئەم ساچورێشنەوە ئیتر بەرد ئەبێت دروست دەبێت و وردە وردە گەشە ئەکات گەورەتریشە بێت ئەکە هەتا بەردەوام بێ نەخۆشەکە لەسەر ئەم شێوازی ژیانە بەم شێوازە بڕات بەردەکە گەورەترە بێ و بینی لە دوای 6 مانگێتەوە بەلاو سەرەکی حەجمی بەردەکەی دوو ئەوەنەیە باش دەچینەوە ئەوێ خواردن و خواردنەوە باشەکان بۆ گورچی لە چین دکتۆر سعید دەتوانین بفەرموویتە ئەوێ ئەوێ یان بەرامبەری بەڵدی خۆت خواردن و خواردنەوە باشەکان بۆ گورچیلەکان چین یا بەگشتی شتە باشەکان بۆ گورچیلەکانمان چین بۆ کارەکانی گورچیلە چەندێ ژیانت تەندروست بێت چەندێشتی سروشتی بخۆی ئەوەندە باشترە وەکوی لە سەرەتا باسم کرد دوژمنی گورچیلە خواردنی پرۆسس کراوەکانە فاسفودەکانەوە تا ئێستا ئەم خواردانەی ئێرە هەموو بە سوودن لە گورچیلە بۆ کەسێکی تەندروست کە مەسەلەن سسبوونی گورچیلەی نیە و بەردی گورچیلەی نییە میوە و سەوزە و ئەوانە زۆر بە سوودن طبعاً بەبێ گومان بەڵام دەمینێتن ئەگەر مەسەلەن نەخۆشەکە سسبوونی گورچیلەی هەیە یان مەسەلەن بەردی گورچیلەی هەیە ئەو کاتە هەندێک کشتی لێ قەدەغە دەکرێتەوە باش بۆ کەسێکی ئاسایی سەوزە و میوە بەشەی گشتی سوودی هەیە زۆر بە سوودن بەڵێ باشە چی دیکە سوود بە گورچیلە دەگەێنێت لە ژیانی ڕۆژانەماندا یعنی بێزگە لە خواردن بێزگە لە خواردن طبعاً جوڵە باشە جوڵە زۆر گرنگە خەوتنی باش یعنی دەبێت لای کەمی کەسێکی پێگەیشت و مەسەلەن دەبێت لای کەمی ڕۆژانە 6 بۆ 8 ساعت خەوتنی هەبێتن باشە دوورکەوتن لە سترێس قەلق و خەمۆکی ئەوانش دەبنە هۆکاری توشبوون بە چەندین نەخۆشی ئەوانش دەبێت لە مێشکی خۆماندا بنین ینی شەرت نییە بەس خواردن خەوتن و وەرزش جوڵانەوە حرەکە ڕۆژانە لای کەمی 20 دقە بزوولەیتەوە ئەوانە لەگەڵ ئەوەش کۆنتترۆلکردنی نەخۆشیە درێژخایەنەکانت ئەگە کەسێک نەخۆشی درێژخایەنی هەبێ دوورکەوتن لە جگەرە کێشان کەمکردنەوەی مەشروب بە کوحولیەکان ئەوانە هەموو ڕۆڵ دەبینن زیاد بەکارنەهێنانی دەرمانی ئازارشتێن چکە هەندێک نەفەر هەیە هیوایەتیان دەرمانی ئازارشتێنە دەرزی ئازارشتێنە دەرمانی جایی بەبێ ئەوەی معلوماتی لەسەر بێ بەکاری دێنێ ئەوانش هەموو لەوانەیە زیانێکی زۆر گەورە بگەین نەگورچیلە ئەوەش دەبێتن یعنی ئاگامە لەو خاڵەش هەبیت باش ئێستا وتڕۆ بەڵێ بەنیزبەت سەوزەواتەکانەوە ئێمە بێ بزانین مادەی ستریتی تایە لەگەڵ لیمە و پرتەقاڵ ئەم مادەی ستریتە ئینهیبیتەرە بۆ زۆربەی بەردەکان کە جۆری کالسیۆمن ئەم مادەی سترێتە ڕێگرە لەوەی دروست بێت بەرد لەبەرەوە سەوزە لە ناو خواردنەکانمانە هەبێت بە شێوازێکی تەندروست زۆر ئیسفادەی هەیە بۆمان دەست خۆش بفەرمونە ئەوێ ئێمە لە هاو نیشتیمانیانمان پرسی پرسیارتان چییە لە دکتۆر ئاراس ئەوانش کۆمەڵێک پرسیاریان بۆ نردوین ئێستا بەیەکەوە دەیبینین و وەڵامیشیان دەدەینەوە دەتوانن سەیریکەن وڵا پرسیارەکەیەوەی من کە خۆم نەخۆشی گورچیلەم هەیە ئایا سەبەبی گورچیلا منۆخ لەبەرەوەی شەکرم هەیە ئایا تاسیری شەکریەکە تووشی نەخۆشی گورچیلێ کردیمە بەنسبەت ئەو فاڕ و زەبەخشارە نەخۆی بۆ کلیە بۆ گورچیلە سەجاری وایە من ژان دەمگرێتن پوارەشی دەخۆم ئەوانە ژانەکەی لا دەبە بەس موقەتە بزانم زیانی چییە زیانی هەیە زیانی نییە ئەو گورچیلەی بڵین لای چەپم لە ئیلای ڕاستم گچکەترە و لە هەمان کاتدا ئەو گورچیلەی لای چەپم زیاتر ئەستور بووە بۆ زۆر جار تووشی ئازار دەبی و زۆر جار کە فحوساتم کردیە و شت کە دەلێن ئەو گورچیلەیە ئاوسایە یعنی زیاتر گەورە بووە و کێشەی بۆ دروستکردیمە ئەوجا نازانم ئەو چۆنیەتی چارەسەرکردنی ئەو جۆرە گورچیلەیە یاخود ئەو جۆرە نەخۆشیە چۆن دەبیتن
پرسیارمە دکتۆر ئارازیە ئەمە هەرچی عیلازمان خوارد عیلاز نەبوو شوشەی ئاوی مقەتەر هات عیلاجی ئاوی جۆی هات نازام هەزار عیلاج دەرمانە نازام چ مێوە چی بخۆین چ بخۆین چ بکەین ئەو کیلێم ئەستام کیلێم ژان دەکات تووشی نەخۆشی گوچیلە بووم بۆ ماوەی 2 ساعت دوو بەردیشم فڕەدا فاسەکەشم دووبارە کە دوای گوین تیاب دروستە بێتەوە هۆکاری ئینتیاب دروست بوونەوە چاو پرسیارم لێ هەیە بفەرمونون ئەوەی یەکەم شەکرە و گورچیلە دەڵێ هۆکاری نەخۆشی گورچیلەکانم توشببوونەوە بە نەخۆشی شەکرە توشببووی شەکرەیە خۆی بەخۆی نەخۆشی شەکرا باوترین هۆکاری توشببوونی سیستبوونی گورتیلەیە یعنی هۆکاری ڕقمیەکە لە هەموو جیهاندا یەکەم هۆکاری توشببوون بە سیستبوونی گورتیلە سوکەریە شەکرەیە ڕقم دوو زەختە زۆر زۆر طبیعیەکە ئەوە نەخۆشی سوکەری پاش 5 ساڵ زۆر زۆر دەبێت تەوەقع بکەیت کە لەوانەیە کاریگەری هەبێتن لەسەر گورتیلەکان و دەبێت چێک بکاتەوە یەکە گوتی کە گورچیلەکەم لە یەکێک گەورەترە چوکترە وتی گورچیلەیەکم ئاوساویشە بەڵێ ئێمە ئەم جۆرە جارەخوازانەکەینە لامان بێژگەلەوەی کە هەنێ فەحسی بیداییان بۆکەنەوە و فەحسی میز و سۆنەر و ئەمانە کۆمەڵێک فەحسی پێشکەوتوتر هەیە وەکو سیتیسکان جایوا ئێمارای یاخود فەحسی سکانێک هەیە تایبەتە بە ئیشکردنی گورچیلە و ئاوسانی گورچیلە بۆی بزانین ئایا گورچیلەکە گیرانی هەیە یان نیەتی دەسکبوونەوە هەیە لە بۆری حەلبەکە نییە ئەم پرسیاری ئەم بەڕێزە کۆمەڵێکی زۆر شت ئەگرێت لە خۆی کە بێت یەکلایی بێت و حاڵتەکەی چییە ئایا گیران لە بۆری حەلبە هەیە دەسکبوونەوە هەیە یا لە حەوزی گورچیلا هەیە هۆکاری بچووکبوونەوەی گورچیلەکە و ئاوسانی حەوزەکەی بزەبە چییە لە بۆری حەلبەکەەوە کە نزیکی 25 سانتیمە لە گورچیلەکەەوە تا ئەگاتە میزەڵان ئەبێ هەمووی چێکرێتەوە باش گەنجێک وتی خواردنەوەی وزەبەخش و هەروەها پاودەر خواردنی دەرمانی ئازارشکن بە تایبەت وتی فەوارەکان کاریگەریان چیە بەسەر گورچیلەکەی خواردنەوە وزەبەخشەکەمان باس کرد کە زیانی زۆری هەیە فەوارەکان وەکو دکتۆر باسی کرد هەیە لە ناویان ستریت هەیە وەنیا دەرمانی ئازارشکێنی باس کرد دەرمانی ئازارشکێن دەرمان بەگشتی ئازارشکێن زۆر زیان بەخشە لە بۆ گورتیلە ئەگەر زۆر بەکاری بێنی چکەوا دەکاتن توشببوونی ئیلتیهابات و هەوکردنی ناو گورتیلە نیفرۆنەکە کە باسمان کرد ئەگەر زوو بیخۆی بەژەمێکی زۆر ماوەیەکی زۆر درێژ ئەوە یەکێکە لە هۆکارەکانی توشببوونی سیستبوونی گورتیلە نابێتن تو هەر ئازارشکێن بخۆی ئەوە عیلاج نییە ئەوە هەندێک ئیسراحەتێکی کاتی دەداتێ بەڵام نەکێشەکەت عیلاج دەکا لەسەر ئەوەش تووشی کێشەیەکی زیاتر دەکا کە گورتیلەت لە دەست کافاینەکەشیان زۆرە کافاینەکە من لەم ڕۆژانە کە لە قاعبووم کەسێکم بینی کە موزە بەخشەیە خوارد سێرم کرد 400 میلیگرام کافاینی تیا بوو کەم 400 کە ئەم زۆرە ڕادە بە زۆرە بۆ نەبۆ گورچیلە باشە نەبۆ جەستە باشە ئەو کەسە تووشی دڵڕاوکێ بێت تووشی گیانخورانە بێت قاوەیەکی ئاسایی قاوەیەکی عەرەبی بۆ نمونە نزیکەی 10 میلیگرام کافاین تێدایە قاوەیەکی تورکی 63 بۆ 65 میلیگرامی تێدایە بەڵێ کاپوچینۆیەک نزیکی هەفتای تێدایە ئەمە 400 بووە زۆر زۆرە زۆرە چکە تۆ لەبەرەوەی دەڵێن گیانمان دەخورێ کە ئەو خواردنەوە ئەو شتە وزەبەخشە ئێمە لە کاپاچینۆیەکی عەتیادیا لە قاوەیەکی عەتیادیا هەست بە گۆڕانکاریەکەین بۆ مودمان و بۆ ئیشکردنمان بەس ئەو لە 400 میلیگرامە لە 300 میلیگرامە هەست بە دڵڕاوکێ و گیانخوران و ئەو نوعان حەڵەتانە بێت ئەو هاو نیشتیمانیەشی کە گوتی زۆر شت هات و تێپەڕی ئێمە گورچیلەکانمان هەر باش نەبوون ئاوی جۆ هات و ئەمە هات و ئەوە هات یەکەم شت تۆ دەبێت تەندروستی خۆت بە شێکیشتی پارێزی ئەمە یەک دوو کێشەی گورچیلەت ئەگەر هەیە دەبێت بزانین کێشەکەت چییە بۆی بزانین چارەسەری کەین یعنی وەکو ئەوە وایە کە دەبێت نیشانەکەمان لێ دیار بێت اینجا تەقەکە بکەین لە خۆمانەوە ناتوانین تەقە بکەین ئاوە لەبەرەوە تۆ ئەگەر نەخۆشیەکە دیار بێت چارەسەرەکە دیارە ئەو کاتە پێویست ناکە تۆ ئاوی جۆ بخۆیتەوە و ئەوە بکەیتەوە بکەیت نا نەخۆشیەکەمان دیارە چارەسەرەکەش دیارە بۆی دەڕۆین و چارەسەر دەبێت بەڵام ئەمەمانە ئەوە نیە کە تۆ ستایلی ژیانی شت کاریگەری نەبێت بێگومان کاریگەری تەواوی بەسەر هەموو تەندروستی تو بە تایبەتیش بەسەر گورچیلەکانتەوە هەیە بەڕێزێکی تر پرسیاری کرد وتی هۆکاری دروستبوونەوەی بەردەکە چی بووە باشە چەند جارێک بردم فڕێ و نازام هۆکارەکەی چییە
ئێمە بۆ ئەو جارەخوازانە کە دووبارە بەردروستەکەنەوە فەحسی 24 ساعتی میزیان بۆ بکەین کە بزانین لەناو میزەکانە بزەبت چی زۆرە کالسیۆم زۆرە ئۆگزەڵی زۆرە ستریت زۆرە کەمە یا هەر حاڵەتێکی تر هەر کریستاڵێک زۆر و کەمیەکەی بەپێی ئەوە لە مختبەرە ئەپێورێتێتەوە بەردەستمان و هەروەها کالسیۆمی خوێنی لەگەڵ غودەکانی تەنیشتی غودەی دەرەقی ئەمانە هەمووی ئەپێورێت و قەراری بۆ درێت ئەم چارەخوازە چی بەکاربێنێت چی بخوا چی نەخوا و چه عیلاجێک هەیە بۆەوەی بەردەکەی دروست نەبێتەوە وایە ئەگەریشا هەنێک حاڵەتمان هەیە عیلاجی نییە ئەبێ ئاگداری کەینەوە کە ڕێنمایی بکەین ڕۆژانە چی بەکاربێنێ و چۆن بژیت ینی چۆن چی بخوات بزەبت تۆ ساڵی سما بوو لەشتان ساڵ زۆر سپاسان دەکەم تاکەشت کە دەمەوێ بیڵم ئەوەیە لە مانگی ڕەمەزانی پیرۆزیشدا دەبێت ئاگاتان لە گورچیلەکانتان هەبێت بۆ کەسانی کە توشببووی هەر نەخۆشیێکی گورچیلەن دەبێت پشکینی لای پزیشکی خۆت بکەی و دوای ئەوە بڕیار بدرێت کە ئایا تۆ دەتوانی بە ڕۆژوبی یان نا و لە ماوەی بەربانگ تا پاشێ و هەوڵ بدەیت کە ڕێژێکی باشی ئاو بخۆیتەوە تۆڵی خۆت بکەیتەوە لە کاتی ڕۆژوگرتنەکە من زۆر سپاسان دەکەم سپاس بۆ ئامادەبوونتان تەندروست بن